کاکسۆران بەسەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەین ئێران دەستبەرداری بەرنامە ناوچەکەی دەبێ پێم وانە ئێران دەستبەرداری بەرنامە ناوکەکەی بێ بەڵام دانوستانەکانیش بە ئەوەیە زیاتر کات بکرێ چونکە وەک میشە بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی ڕایەگەێنن بەرنامە ناوکێکە هێڵی سوورە بۆ ئەوان و بە مافی خۆیان نێزان ئەوان ژۆک و وڵاتێک لە ناوچەکە ئەو مافیان هەبێ و بە هیچ شێوەیەک پێم وانێ دەستبەرداری بێ ڕەنگە دانوستانەکانیش وەک باسم کرد بۆ ئەوە بێ کە تا ڕادەیەک دەستبەرداری هەندێک شتی بچووک بێ بە حکمی بارودۆخە ناوخۆیەکەی بەڵام ئەو بەمافێکی خۆی زانانی و بە هیچ شوێ ئامادەنی دەستبەرداری ینی چاوەڕوانی ئەوە نەکرێت کە کۆماری ئیسلامی ئێران لە بەردانەوانێکی گەورە بکە سەبارەت بۆ بەرنامە ناوچەی ئەوانەی کە بوا بیر دەکەنەوە پێم وایە بە هەڵا چوون چونکە مانەوەی ئێران لەسەر ئەو شتانەیەوە ئەم بەرنامە ناوکیە ڕێگایەکی داوە بە ئێران کە وڵاتان حسابی تری لەسەر بکەن و بەردەوام دانوستانی لەگەڵا بکەن و حتا ئەو قەیرانە نشکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان دروستی کردووە جۆرێک لە مەترسی دروست کردووە کە هەندێک لە وڵاتان بەڕاستی کە شارەزایان لە بارودۆخی ناوخۆی ئێران نییە پێیان وایە ئێران هێزێکی زۆر گەورەیە و هەمیشە ترسێکیان لە ئێران هەیە و ئەو قەیرانە نشکە دروستیەکە بەردەوام بۆ ئەوەیە کە وەکو یاریکەرێکی گرنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کۆمەلگای نەتەوەی بمێنێتەوە و ڕۆڵی خۆی هەبێت وڵاتانی عەرەبی بەتایبەتی وڵاتانی کەندا و نیگەرانیەکی زۆریان هەیە بەرامبەر بەم بەرنامە ناوچەی ئێران خۆشت دەزانی ینی وڵاتانی کەندا و نزیکن لە زلێزەکانی ڕۆژاواوە زیاتر بەڵام هەتا ئێستا نەیانتوانوە کاریگەریەکی ئەو تۆیان هەبێت کە ئێران وا لێ بکەن ئەم بەرنامەیە ڕابگرێ بۆ بەداخەوە وڵاتانی کەندا و وڵاتانێکن کە زۆرتری مەترسی لەلایەن ئێرانەوە ڕوبەڕووی ئەوان هەیە و ئێران دەستێوەردانی ئاشکرای لە وڵاتانە هەیە ئەگەر ببینین ئێران بەشێک لە سێ دوورگەی ئیماراتی عەرەبی داگیر کردووە کۆیت بەهێشت ببوورە بەحرین بە وڵاتێکی محافزەیەکی سەربەخۆی زانانی و تایبەت لە ڕێی شیعەکانەوە بەردەوام ناسەقامگیری سیاسی و ئەمنی دروستەکە لە وڵاتە لە کۆیت لە ڕێی شیعەکانەوە و تەنانەت حتا لە عەرەبستانی سعودی لە ڕێی کەمینەیە کە شیعەوەی هەمیشە هانیانەدا کە پشەوی دروست بکەن بەڵام بەداخەوە ئەو ململانێ داخڵێش کە لە نێوان بەشێک لە وڵاتانی خەلیج هەیە یا کەندا و هەیە بۆ ئەوەی کامیان ئەتوانن ببنە ڕابەری دنیای عەرەب و لە هەمان کاتە بەشێک لە ئەم سیستمانش بە خۆیان تووشی کێشە هاتوون لە ناوخۆی خۆیانە نەیانتوانیوە خاوەنی استراتیژیەکی ڕوون بن بەرامبەر بە ئێران لە نەبوونی استراتیژیەکی ڕوون بەرامبەر بە ئێران توانیوێتی دەستێوەردان لە وڵاتانە بکەوە ببوونی دەستێوەردان لە وڵاتەکەن هەمیشە مەترسێکی گەورەیان بەرامبەر مەترسێکی گەورەی ئێرانیان لەسرە و بەداخەوە لە نەبوونی یەکگرتووی گوتارە دژ بە ئێران تا ئێستا ناتوانن ئەو کاریگەری لەسەر ئێراندان لە هەمان کاتە کاک بڵێن ئەوەمان لەبیر نەچێ وڵاتانی کەندا و بە حکمی ئەو میدیا گەورەی کە هەیەە بە حکمی ئەو پەیوەندی گەورەی کە لەگەڵ ئەمریکا هەیەەوە و لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی هەیەە و لە هەمان کاتە ئەو هێزە گرنگە ئابووری کە هەیەە و پارە و پوڵی کە هەیەە دەیانتوانی لە ماوەیەکی کەما حتا بە یارمەتیدانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و بە یارمەتیدانی خەڵک گەلانی ئێران دەیانتوانی گۆڕانکاری لە گەورە لە ئێران دروستکەن و دەیانتوانی ببنە مەترسیەکی گەورە بۆ سەر ئێران بەڵام بەداخەوە ئەوان نایکەن ئەتوانم بڵێم وڵاتانی خەلیج و کەندا و بە تایبەت وڵاتانی عەرەبی بەگشتی و کەندا و بە تایبەت خاوەنی استراتیژیەکی ڕوون نین و لە نەبوونی استراتیژیەکی ڕوون بەرامبەر بە ئێران خاوەنی استراتیژیەوە بە استراتیژیەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشە باتە پێشەوە و دۆستەکانی لەبیر ناکە و بەکرێگیراوەکانی خۆی لەبیر ناکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دنیاش لە نەبوونی ئەم استراتیژیە وڵاتانی عەرەبی هەمیشە سیاسەتێکی بەرگریکاریان هەیە نەک سیاسەتێکی هێرش بەرامبەر بە ئێران سەرڕای و هەموو دەستێوەردانە سەرڕای و هەموو جاری وا هەیە بێحورمەتیش کە ئێران بە وڵاتانی عەرەبی و بە تایبەت بە خەلیجێکا خەلیج بێدەنگە کە وڵاتانی کەندا و بێدەنگ بەرامبەر بە ئێران و تەنها وەڵامدانەوەکان لە چوارچەوەی بەیاننامەیەکە زیاتر تیئۆریە قسەکانیان بەرامبەر بە ئێران تا ئەوەی پراکتیک بێ بەڕای جەنابە مەترسی ئەو بەرنامە ناوچەی ئێران بۆ وڵاتانی کەندا و زیاتر مەترسی دارترە و ترسناکترە یا بۆ ئیسرائیل بۆ هەرتولا وەکو یەک مەترسی هەیە بە تایبەت کە لە ڕووی فکریەوە کێشەکەی بەشێکی ئێران لەگەڵ ئیسرائیل کێشەی ئایدۆلۆژیایە کێشەی دینە کێشەی لەگە وڵاتانی عەرەب ڕەنگە ئەو کێشانەی نەبێ بەڵام وەک یەک ئەتوانی بڵێ مەترسی هەیە بە تایبەت هەم ئیسرائیل هەم وڵاتانی کەندا و هاوپەیمانێکی گرنگی ڕۆژئاوا و ئەمریکان بۆیە ئەم مەترسیە بۆ ئەمان هەیە و بۆ کۆمەلگای جیهانیش بەڕاستی ئێران مەترسیە
تەنها بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ وڵاتانی خەلیج و ئیسرائیل نییە. ئێران دەسی بە ئۆتۆم بگا ئەبێتە هێزێک لەو هێزانەی کە گەورەترین قەیران لە جیهان لەسەر ئاسایشی گشتی جیهانی دروستەکە و ئەو کاتە هیچ هەر هاوپەیمانیەک کە دروست بێ لە کۆمەڵگای نێودەوڵەتی کە ئەمریکا و ڕۆژ ئەوەش سەرپەرشتی بکەن و وڵاتانی وەکو ئیسرائیل و عەرەب و ئیسلامیش بێنە چوارچێوەوە قەیرانێکی گەورە دروستەکە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا چەندین ساڵی تر لە پێشکەوتن دوورەخاتەوە و قەیرانێک دروستەکە کە بەڕاستی کارەساتی گەورەی مرۆیشی لێکەوێتەوە. کاکسۆلان جەنابەت ئاماژەت بە خاڵێک کرد کە تایبەت بوو بە کاریگەریەکانی ئێران و پاوەندخوازی ئێران لە ناوچەکەدا لە خاوەرمیانەدا. ئێران بۆ بەرنامە ناوچیەوە خاوەنی ئەو کاریگەریە یا بەبێ بەرنامە ناوچەکەش هەر هەمان کاریگەری دەمێنێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئێران یەکی لە سیاسەتە هەرە سەرەکیەکانی ئێران ئەوەیە کە لە دەرەوەی وڵاتەکەی خۆی سیاسەتەکە وەک چۆن ئەسڵەن ئەوان دەڵێن قەیران دروستکە و ڕێبەرایەتی بکە بۆ ئەوەی کە بمێنیتەوە. ئێران لەسەر ئەم قەیرانە ئەژی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دنیا دروستێکە و ئەم قەیرانە نەبووتە هۆکارێک بۆ ئەوەی ئەم دەوڵەتە بە دەوڵەتێکی مەحوەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بناسرێت. تۆ چاولێکە کاک بڵێن زۆربەی وڵاتانی عەرەبی ئێران دەعمیانەکە، دعمی عێراقەکە، دعمی سووریەکە، دعمی فەلەستینەکە، دعمی لوبلانەکە، دەستێوەردان لە یەمەنەکە، دەستێوەردان لە بەحرەینەکە، ینی بەشێک لە وڵاتانی عەرەبی و ئیسلامی ئێران کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆی تیانەوە ئەو نایشارێتەوە کە ئەو بەشێک لە وڵاتانە ئەو حکومیەکە تا ئێستا توانیوێتی بە دروستکردنی ئەم قەیرانانە بە بێ بەرنامە ناوکیەکەیشی درێژەی پێ بدا. بەڵام بەرنامە ناوکیەکەی بۆ ئەوەیەوە دەستڕاگەیشتنی بە ئۆتۆم بۆ ئەوەیە کە ئەم ئیمپراتۆریەتە کە ئەوێ ئەم استراتیژە گرنگەکەیەتی بەردەوام بێ بۆ بەردەوامی خۆیەتی زیاتر، چونکە ئێران بە ئێرانێکی ئۆتۆمی ئەتوانێت کاریگەری گەورەتری بێ و بێ بە مەحورێکە ڕۆژئاوا و ئەمریکاش زیاتر لێی پترسن و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش زیاتر باجی پێ بدەن. بەڕای جەنابەت نزیک بوونەوەیەک هەیە ئێستا لە نێوان ئێران و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە تایبەتی. بەڵێ نزیک بوونەوە هەیە. چۆن؟ خودی ئەو دەرەتانانەی کە بە ئێران دراوە لە ناوچەکە بەڕاستی ئێران ڕێز لە هیچ یاسایەکی نێودەوڵەتی ناگرێ، ڕێز لە هیچ یاسایەکی دراوسێتی و هەرێمایەتی ناگرێ. بە ئاشکرا لە عێراق حکومەکە، بە ئاشکرا لە سووریە حکومەکە، بە ئاشکرا لە یەمەن لە ڕێی حوسیەکانەوە دەست بەسەر سەنعای پایتەختە ئەگرێ، بە ئاشکرا حکمی لوبلانەکە و حکومەکانیشی حکمی دەستێوەردانێکی ئیجابی نین لە ئێمە لە یاسای نێودەوڵەتیە یاسایەکمانەیە کە کۆمەڵی وڵاتان دەتوان دەستێوەردانی ئیجابی باش بکەن بۆ پشتیوانیکردن لە مەسلەی مافی مرۆڤ، لە مەسلەی دیموکراتیە، یا دەتوان دەستێوەردان بۆ هاوکاری مرۆیی بکەن. بەڵام ئێران بۆتە بەڵایەک لەم ناوچانە و لە هەمان کاتە بەڵێن ئێستا ئەوەندەی کە عەرەبەکان مەترسی ئێران لەسەر خۆیان نەبین، مەترسی ئیسرائیل نابینن، پێیان وایە ئێران شێرپەنجەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەک ئیسرائیل. بۆیە ئەم هەموو ڕۆڵە کە دراوە بە ئێران و بەداخەوە ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتیش بەرامبەری بێدەنگە بە جۆرێک لە ئیمتیاز ئەبینرێ. بۆ ئەمە ژەگەڕێتەوە بۆ سیاسەتی دیموکراتەکان کە بەڕاستی سیاسەتیان سیاسەتێکی پێیان وایە بە دیالۆگ بە دیپلۆماسی ئەتوانن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لەگەڵ ئێران کێشەکان حەل بکەن. بەڵام ئەم بۆشایە کە دروست بووە و ئەم هەیمەنەی کە ئەمریکا پێشتر هەیبوو لە ناوچەکە کە ئێستا نەیماوە یا بە جۆرێکی تر ئەوێ هەیمەنەی خۆی نیشان بداوە بسەپێنێ یا بەردەوامی پێ بدا، توانیوێتی ڕۆڵێک بە ئێراندا لە جاران زیاتر و لە هەمان کاتە ئەم دانوستانە دیپلۆماسیە کە ئەمریکا پێی وایەوە دیموکراتەکان پێیان وایە لە ڕێی دانوستانەوە دیپلۆماسیەتەکەیان فەشل نێرێ بەرامبەر بە ئێران زۆر بێدەنگیان لەسەر کۆمەڵی مەسلەی داخلی لە ئێران ناکردوەکە پێشلکاری مافی مرۆڤ، پێشلکاری دژی ژنان، چەسانەوەی ئاینەکانی ترە، نەتەوەکانی ترە و پەراوێزخستنی ئەوانە لە ژیانی سیاسی و لە ژیانی کۆمەڵاتی و ئابووریش. لە بەرامبەر ئەم ڕۆڵی ئێراندا کە جەنابەت باست کرد، تورکیا دەتوانێت ڕۆڵی هاوسەنگ ببینێ؟ کێشەکە ئەوەیە ئەمن ئەگەر بەڕاشکاوانتر بڵێم تورکیا وەران دوو هێزی سەرەکین و سێ هێزی سەرەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە کە تورکیە، ئێرانە، عەرەبستانی سعودیە و ئێران خۆی دەزانێت چیەکە استراتیژی ئێران دروستکردنی ئەمپراتۆریەتێکی گەورەی شیعەیە. بەڵام تا ئێستا بە حکمی نەبوونی ڕێبەراتیەک لەلایەن دنیای سونەوە و لەلایەن وڵاتانی عەرەبی و بەتایبەت تورکیش کە لەو مەحوەرایە زیاتر وەکو سونە توانیوێتی ڕۆڵی ئێران زیاتر بکە.
بەتایبەت تورکیش بەداخەوە لە دووسێ ساڵی ڕابردووە نەیتوانیوە ئیدارەی ململانەکان بە شێوەیەکی باشتر بکەوە سیاسەتەکانی تا ڕادێکی زۆر لەگەڵ ئەمریکای هاوپەیمانە یەک ناگرێتەوە و ئەمەش جۆرێک لە دوورخستنەوەی دروست کردووە و ڕەنگە زۆر جاریش بۆ ئیدارەکردنیە ململانێ لە نێوان تورکیە و عەرەبستانی سعودیە و ئێران لە ناوچەکە ئەمریکا تەرازوی هێزرا بکرێت. دروستبوونی ڕێکخراوێکی تێرۆریستی وەکو دەوڵەتی ئیسلامی کە دەوڵەتی خەلافەتی ڕاگەیان بووە بەلای هەندێک لە چاودێرەوە پرۆژەیەکی سونەگەراییە لە ناوچەکەدا. دەوڵەتی خەلافەت یا ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی و سەرهەڵدانی ئەم ڕێکخراوە بەڕای جەنابەت بە بەرژەوەندی ئێران دەکەوێتەوە بۆ ئەو استراتیژیەتانی کە هەیەی لە ناوچەکە. تا ئێستا هەموو کردەوەکانی دەوڵەتی ئیسلامی لە عێراق دەوڵەتی خەلافەتی ئەبوبەکر بەغدادی قازانجەکەی چووەتە باخەڵی ئێرانەوە. تو چاولێکە کاک بڵێن لە عێراق ئەو ناوچانەی کە دەستی بەسەراگرتووە کێن؟ ناوچە سونیەکانن و ئەو خەڵکی کە ڕوبەڕووی کوشتن و ماڵوێرانی بووەتەوە ناوچە سونەکانن. نمونە لە سامەڕا کە ئەوان گەیشتنە ئەوێش دەوڵەتی خەلافەتی ئیسلامی دوو بنکەی سەرەکی ئاینی شیعەکانی لێ بۆ نایتەقێنێتەوە. لە مووسڵ کە دەستی بەسەر ئەوێگر ناوچ ئەو پەرزگانەی کە هی سونەکان متەقاندیەوە تا ئێستا ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام لە ناوچە سونەکانە قەتڵ و ئامەکە کردەوەی وحشیگەرانە و دژی ئینسانیەکە بۆ تا ئێستا نەبووتە مەترسی بۆ ناوچە سونەکە بۆ ناوچە شیعەکان. ئەمە یەک. دوو ڕوبەڕووی کورد بووەتەوە. کورد ئەگەر حتا لە ڕووی مەسەبی شەوە بێخۆ لە سونەوە نزیکترە و کورد کێشەی لەگەڵ ئەوانە نەبوو بۆ هات حملەی کرد بە کوردستان. تۆ چاولێکە لە حاڵەتێکە کە کورد داوای دەوڵەتی سربەخۆ کە ئێران ڕوبەڕووی ئەبێتەوە و ئێران ئەمەی بە خەونی ئەبینێ بە کوردەکان کە بێتە دی و بە حکمی هەبوونی داعشە کە قاسمی سولەیمانی دێ دەڵێم بە 70 کەسەوە هەولی ڕزگارەکەم و دێ دەستێوەردانی زیاتر لە هەرێمی کوردستانەکە و دێ بێ بە حاکمی عێراق و لە هەمان کاتە ئەمە لە عێراق تا ئێستا هەمووی بە قازانجی ئێران شکاوەتەوە. حکوومەتی مرکزی پێکاتوەتەوە شیعەکان باڵا دەسترن لە جاران کورد هەتا با بڵێن پراوێز خراوە لە عێراقا و دڕۆڵی ئێران لە کوردستان و لە عێراق زیاتر بووە و ئەو سیستمە سیاسی کە لە عێراق هاتووە سەرکار داعش نەیتوانیوە کێشەی بۆ دروست بکە وەکو ئەوەی کە ناوچە شیعەکانەکەوێتە ژێردەسی. ئەمە لە عێراق لە سووریا تو چاولێکە ئەو ناوچانەی کە با بڵێن سوپای سووریای ئازاد و کوردەکان ڕزگاریان کردبوو لە ژێردەسییان نبوو داعش لە باتی ئەوەی شەڕی بەشارە سەد بکە هاتووە شەڕی ئەو ناوچە ئازادکراوە ناکە کە بەدەستی کوردەکان و سوپای سوورەی ئازادەوەیە کەوا بۆ ئەو مەترسێش کە لەسەر ئەسەد هەبوو داعشوانێتی دووری خاتەوە و ئێستا لە هاوپەیمانیەک دروست بووە دژی دەوڵەتی خلافەتی ئیسلامی ئەبوبەکر بەغدادی لە شام و لە عێراقا. کێ باز لە ئەسەدەکە؟ لێراق با بڵێن دۆسێ ئەسەد دۆسەیەکی ترە وەجیا کراوەتەوە لە دەوڵەتی خلافەتی ئیسلامی و کۆمەلگای نێودەوڵەتی تا ڕادەیەکی زۆر زوومی سیاسەتی خۆی و هێزی خۆی خستۆتە سەر ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی. بۆیە ئەمە شەر بە قازانجی ئێرانەوە. ئێرانیش هاتووە لەم نێوەندەدا وەکو هێزێکی ئاشتی خواز و ئەوێ بەشێک لە هاوپەیمانێت دژی دەوڵەتی ئیسلامی و ئەوێ نیشانی بدا کە ئەو لەگەڵ استقراری سیاسی و ئەمنی و پێکەوەژیان لە ناوچەکە. بۆیە هەمیشە ئەگەر بەڕاستەوە خۆش نێ بەڕاستی ناڕاستەخۆ قازانجەکانی چۆتە گیرفانی ئێران و هاوپەیمانێکی استراتیژی کە ئەسەد بوو مەترسیەکانی ڕوخانی تا ڕادەیەکی زۆر لێ دوورکەوتوتەوە. بەڕای جەنابەت ئەوانەی کە بە سوودی ئێران کەوتونەتەوە وەک بەرەنجامێکە بۆ ئەو ڕووداوانەی ناوچەکە یاخو پەیوەندیەکی ڕاستەوخۆی تاران و دەوڵەتی خەلافەتە. دکۆمنتێک یا بەڵگەیەکی ڕاستەوخۆ نییە کە تۆ بتوانیت بسەلمێنێ بەڵام ئێران وڵاتێکە هەمیشە لە بوونی قەیرانەکانە سوودی خۆی وەرەگرێوە و بۆ درێژەدان بە قەیرانەکان بۆی خۆی وەکو یاریکەرێکی سەرەکی بمێنێتەوە یارمەتیەدا نازانم وەکو استراتیژیەکی ڕوون من ناتوانم وەک بەڵگەم بەدەستەوە قسە بکەم بەڵام من پێم وایە جۆرێک لە هاوکاری لە نێوان ئێران و دەوڵەتی خلافەتە هەیە. حتا دەوڵەتی خلافەت توانیوێتی ئەو شانسە بە ئێران بدا و ئەو مەترسیەش دروستکە لەسەر ئەمریکا کە ئێران و ئەمریکا زیاتر لێک نزیک بنەوە بوونەی ئەو قەیرانانەوە تا ڕادەیەکی زۆر ئەم مەسلەی بەرنامە ناوکێکە بۆتە مەترسیەکی گەورە و ڕێکەوتن حتا هەرتو لایەنی وە پابند گیرۆدە کردووە کە جارێک مەسلەکەی ناوکەکەی ئێرانیش مەترسی نییە بۆ سەر ئاسایشی جیهان و بۆ سەر ئاسایشی ناوچەکە ئەوەی مەترسیە دەوڵەتی ئیسلامیە لە عێراق و شامە دەوڵەتی خلافەتە و هاوپەیمانێکی گەورەی شەز وڵاتی لەسەر دروست کردووە بۆیە ئەو دۆسیانەی تر هەمووی پراوێز خراوە. ینی با ئەمام بکەم بە دوا پرسیارم کامیان جێی مەترسی زیاترە
دەوڵەتی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا بەرنامە ناوچەکەی ئێران ئێران و بەرنامە ناوکەکەی مەترسیەکی گەورەیە بۆ سەر ئاسایشی ناو ئەوڵەن مەترسیە بۆ سەر خەڵکی ئێران بۆ خۆی چونکە زیاتر کۆمەلگای نێودەوڵەتی دوورەخاتەوە لە یارمەتیدانی خەڵکی ئێران و مەترسیە بۆ سەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە هەرێمیەکان بە تایبەت وڵاتانی خەلیج و ئیسرائیل کە هاوپەیمانی ئەمریکان مەترسیە بۆ سەر ئاسایشی گشتی جیهان و ئێران کاتە هێزێکە ئیتر ڕوبەڕووبوونەوە و ڕوخانی و لابردننی و گۆڕانکاری لە خودی سیستمەکە ئاسان نەبێ و لە کۆرەی شمالی و لە وڵاتانی تری دواکەوت و دیکتاتۆرە ئەیبینین دەوڵەتی خلافەتی ئیسلامی ناتوانێت بەردەوام بێ کاک بڵێن بە حکمی ئەوەی ئەم لە پرەنسیپی یاسا نێودەوڵەتەکانان نییە بڕوای بە پەیوەندی وڵاتان نیە لە سنووری جغرافیەکەی چوارچێوەیەکی دیاریکراوە و دوای ئەوە شەرعیەتێکی جەماوەری نییە کە بڕوای بە هەڵبژاردنیە بڕوای بە پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەوروبەر نیە کەوا بوو لە چوارچێوەی قەتیزماوە ئەم هاوپەیمانێت تا شەژمانی داهات و تا ساڵی داهات و ئەتوانێت بنبڕی ئەم هێزە بکات نەک وەکو فکر وەکو ئەو هێزەی کە هەیەی بنبڕیان بکەوە لاوازیان بکەوە لە لەو ناوچانێک ئێستا دەستیان بەسەرا گرتووە دووری خاتەوە بەڵام مەترسیەکەی ئێران وڵاتێکە خاوەنی سیادەیە پەیوەندیەکی چڕوپڕی لەگەڵ کۆمەڵی لە وڵاتە زلهێزەکانی دنیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە مەحور خۆی وەکو مەحوەری ئەبینێ و خاوەنی اقتصادە خاوەنی سوپایەکی منەزەمە و دەوڵەتێکی خاوەنی سیادەیە سەروەریە لە لەنتەوەیە گرتوەکان بۆیە ئەمە مەترسیدارترە و شێوەی بیرکردنەوەی ئێرانیەکانی ئەوانەی کە دەسەڵاتدارانی ئێران یا حکمی ئێرانەکەن شێوەی بیرکردنەوەکان مەترسیە خو کۆمەڵی لە وڵاتانی تریش دەستیان بە ئۆتۆم ڕاگەیشتووە بۆ شێوەی ئاشتی بەکاری دێنن نابێ ئەو خاڵشمان لەبیر بچێ ئەگەر ئەمریکا و امتیازە بە ئێران بدا کە ئێران دەسی بە ئۆتۆم ڕابگا شەڕی داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕی ئۆتۆمە و پێشبڕکێکی گەورە لە نێوان وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تورکیە ئیماراتی عەرەبیە سعودیە میسرە حتا میسرەوەی نەشاردەوە کە کاتی خۆی بەو هەموو اقتصادە وێرانەی کە هەیەی ئەگەر هاتوو ئەمریکا لەگەڵ ئێرانە ڕێبکەوانش مافی پیتاندنی یۆرانێمانەی بۆیە پێشبڕکەیەکی ئۆتۆمی دروستەکە کە ئەمەژنە لە قازانجی ئاسایشی ناوچەکەیەوە لە قازانجی ئاسایشی کۆمەلگای نێودەوڵەتی بڵە بۆیە ئەمریکا ئەوە دەزانێ و هاوپەیمانەکانی ئەمریکای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی لێ قبول ناکەن بە تایبەت وڵاتانی خەلیج و ئیسرائیل لێک نزیکبوونەوەی ئێران بە مەترسیە زانن و لە هەمان کاتە لۆبیگەریەکانیان توانیوەتی تەسیر گوزار بێ لە سیاسەتی خارجی و بە تایبەت کە کۆماریەکانی جارێکی تر کۆنگرس و سەنایان بردوێتەوە پێم وانە ڕێککەوتن لەگەڵ ئێران ئاسان بێ و مەترسیەکانی ئێرانی ژۆک باسمان کرد گەورەتر لە مەترسی دەوڵەتی ئیسلامی بینەرانی عزیز سۆران پاڵانی پسپۆڕی یاسای نێونەتەوەیی لە زانکۆی کۆیە میوانی دیداری تایبەتی بەشی کوردی دەنگی ئەمریکا بوو کاک سۆران زۆر سپاست دەکەم زۆر سپاس کاک بڵێن بۆ تۆش سپاس دەکەم خۆش سپاس